خزمگەرایەتی و ناوچەگەرایەتی و ئەو شتانە نەکرێ پێم باشە ڕەچاوی شەهادە و پسپۆڕی و لێهاتووی ئەو کەسە بکرێ کە دێنێتە پەرلەمانی کوردستان. بۆیە بە پێویست دەزانم هەموو خەڵکی کوردستان هەموو توێنی توێژەکان ئەوانی مافی دەنگدانیان هەیە بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنجی خۆیان بدەن. پێم باشە بەشداری بکەم لە پرۆسەی دەنگدان و هەروە پرۆسەی دەنگدان ئەرکێکی نیشتیمانیە تاکو خوێنی شەهیدان مەمە فێڕۆن نەچێ و داری ئازادی کە بە خوێن دراوە بالەم پایزەیە و شک نەبێت. تۆی گەنج توی هاوڵاتی توی هاونیشتیمانی ئەگەر بڕاتوا بێت پێویستە بۆی کە ئەم سەرکردە سیاسانی کێسا دەسەڵاتدان ئەم لایەنە سیاسانی کێسا دەسەڵاتدان بمێننەوە پێویستە بڕۆیت و دووبارە دەنگیان پێ بدەیت و ئەگەر پێت وایە لایەنی دەسەڵاتداری ئێستای هەرێمی کوردستان نەیتوانیوە لە ماوەی ڕابردوودا ئامانجەکانی تۆ بپێکێت نەیتوانیوە خواستی و خواستی تۆ بێت پێویستە بڕۆیت و لایەنێکی دیکە تاقیب بکەیتەوە. هیچ پاساوێک نییە بۆ تۆی کورد بۆ تۆی هاوڵاتی بۆ تۆی هاونیشتیمانی کە مافێکی یاسایی و شەرعی خۆتە کە لایەنێک هەڵبژێری ببێ بە بەربژێری تۆ لە حکومەتدا لە پەرلەمانی داهاتی کوردستاندا بڵێ من بەشداری لە پرۆسی هەڵبژاردندا ناکەم. من بەشداری لە هەڵبژاردن دەکەم بۆ ئەوەی مافەکانی خۆم بەدەست بێنم. داوا لە کاندیدە بەڕێزەکانیش دەکەم کە ئەم وعدانەی بە خەڵک دەدەن بە هاوڵاتیانی دەدەن بێن نەدی نەوەکو وەکو چەند ساڵی ڕابردوو هەڵدەڕێن وعد ئێمە وا دەکەین ئێمە ئەوها دەکەین دواتریش کە هەڵبژاردن کراوە ئیتر خەڵک کەس نایانبینێتەوە.